بنەتۆی گەنم بۆ وەرزی داچاندنی ئەم ساڵ دەدرێت بە جوتیارانی گەرمیان بە نرخی 530,000 دینار بۆ هەر تەنێک و داشکاندنی 30% لەو نرخە. لە پێدانی ئەو بنەتۆوە 1000 جوتیار سوودمەند دەبن و بنەتۆیش بەو جوتیارانە دەدرێت کە بۆ چاندنی گەنم پشت بە ئاوی باران نابەستن و زەویەکانیان بەراوە چونکە هێشتا مەترسی وشکە ساڵی نەڕەویوەتەوە و بارانبارینیش 20 ڕۆژ لە وادەی خۆی دواکەوتووە. لە هەفتەی پێشەوە پرۆسەی دابەشکردنی بنەتۆ و بەسەر جوتیارانی ئیدارەی گەرمیاندا دەستی پێکردووە و خۆشبەختانە بەشێکی زۆر لە جوتیاران کە ژمارەیان نزیکەی 500 جوتیار هاتووە گەنمی وەرگرتووە تاکو ئێستا و بەشێکیشیان ماون. ئەم گەنمە بە نرخێکی داشکێنراوە حکوومەت داعمی ئەکات واتە لە نرخی بازار کەمترە زۆر. جوتیاران ساڵی ڕابردوو بەهۆی وشکە ساڵیەوە زیانی گەورەیان بەرکەوت لە 180 بەرهەمەکانیان لەناو چوون و تەنها 30,000 تەن گەنم بەدەست هات. ئەمە لە کاتێکدایە ساڵانی پێشوە و ڕێژەیە دەگەیشتا 170,000 تەن. ئەگەر حکوومەت کیمیاییشمان بداتێ ئێمە تۆزێ باشترەوین ئەوە پارەکە خەسارە زۆرمان کردە زۆر ئیسەوە ئەم بنەتۆمە باشە تۆزێ ئیسفادەی چاکی هەیە بۆمان ئەگەر کیمیایەکیشمان بداتێ ئەو باشترێکە بۆمان. گەنمی ئەم ساڵ ئەگەر بەبێ سەماد بۆشتێ بەڕاستی ئیسفادەیەکی وای نابێ ئەگەر سەمادی لێ نەدەی یعنی هەندێکی باشترە. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین سەمادیشمان بۆ دابین کا بۆ ئەوەی زەراعەتەکەمان بە فیڕۆ نەچێ و ئێمەیسە ئاویمانەیە مڕەشەمانەیە بەڕاستی ئەمەنە مەسرفەکەی قورسە هیچ ئیسفادەیەک ناکەین و داواکەین لە حکوومەت وا بنەتۆمەکەی داوا دەستی خۆش بێ بارچ هاڵچەنێک گرانە بەس کیمیاییمان بداتێ بەڕاستی. ئەو بنەتۆوەی دەدرێت بە جوتیاران بەرهەمی ساڵی ڕابردووی خۆیانە و وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێم لە چوارچێوەی پرۆسەی بە بازاڕکردن لێی کڕیون. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.